سڵاتانێ بێم کاتتان باش دیارە ئەمڕۆ 8 مارس ڕۆژی جیهانی ژنانە ساڵانە لەم ڕۆژەدا لە تەواوی جیهاندا ئەم ڕۆژە بە چالاکی جۆرا و ژۆر یاد دەکرێتەوە. ئێستا من لە گۆڕستانی بێناونیشانەکانم لە شاری سلێمانی ئەم گۆڕستانەی کە ئێوە دەیبینە گەوێنەگرەکەم هاوکار بێ گۆڕی ئەو ژنانەیە کە بە بیانووی جیاواز لە ماوەکانی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا کوژراون کە سوکارەکانیان ئامادە نەبوون تەرمەکانیان وەربگرنەوە. لێرەدا شارەوانی تەرمی ئەو ژنانەی ناشتووە بەڵام وەکو ناو نراوە بێناونیشان دیارە لە ماوەکانی ڕابردوو لە 25 نۆڤەمبەرەوە چالاکیەک دەستی پێکرد کە هەندێک کێل بۆ ئەو ژنانە دروستکرا و ئەم ڕۆژ پرۆژەی ژن ژیانە بەیکوژە لە سەرگۆڕی ژنە بێناونیشانەکان لێرەدا چالاکیەکیان ئەنجام داوە و گوڵی سووریان هێناوەتە سەر گۆڕی ئەو ژنانەی کە لەسەر بیانووی شەراف یاخود بیانووی جیاواز کوژراون و لێرەدا گۆڕەکانیان بە بێنازی بە خاک سپێراوە تەرمەکانیان بە بێنازی بە خاک سپێراوە. من بۆ گفتوگۆکردن لە زانیاری زیاتر لەسەر چالاکیەکەی ئەمڕۆیان کەژاڵخانم لەگەڵا کەژاڵخان ئەندامی دەستەی دامەزرێنەری پرۆژەی ژن ژیانە مەیکوژە کەژاڵخان 8 مارس لێ پیرۆز بێ. ئەمڕۆ چالاکیەکەتان بریتیە لە چی؟ بەڵێ پێشەکی بە خێراتتانەکەم و پێش پیرۆزبایی من سەری ڕێز و نەوازش بۆ ئەم قوربانیانەدا ئەنەوێنم کە قوربانی دەستی کللتورێکی دواکەوتوی کۆمەلگای ڕۆژهەڵاتی و بە تایبەتی کوردستانن. دوایی پیرۆزبایی لە ژنانی کوردستان و تەواوی ژنانی جیهانەکەم. دیارە من ئەمێ لێرەدا پێتان ڕاگەێنم کە ئێمە وەکو پرۆژەی ژن ژیانە یەکەمین پرۆژە بووین واتە یەکەمین کۆمەڵە خەڵک بووین کە توانیمان ئەم گۆڕستانە بە خەڵک بناسیێنین. یعنی زۆر کەس نێزانی بەڵام پەیوەندیان بە پرۆژەی ئێمەوە کردو لە 2019 بە یارمەتی هاوکارانم من لێرە ریپۆرتاژێکم کردووە ئەوەی تر پرۆژەکە یعنی ئەم گۆڕستانە بە خەڵک ناسێنرا و لە چالاکیەکانی 25 نۆڤەمبەرە ئێمە سینەمامان چاند لەم گۆڕستانە و خۆشتان لێرە ئامادە بوون. ئیتر لێرەوانێ دیار بوو کاقوباد و ئەوانیش لێرە بوون ئێمە پێمان ڕاگەیاندن کەوە ئێمە توانایی مادیمانێ لەبەر ئێمە پرۆژەیەکی فەندمان نیە پێمانوت کە ئێوە لەبەرەوەی لە دەسەڵاتان و حەز ئەەکەین ئەم گۆڕستانەوە بێناز نەبێ ئەوە بوو کێلیان بۆ دروستکردن و بەم شێوەیە ئەوە جێگەی دەستخۆشیە. ئێمە دوو ئامانجمان هەبوو پشانی کۆمەلگامان نا و پشانی دەسەڵاتدارانیشمانە کە لە شاری ڕۆژبیرانە ئاوا هەیە گۆڕستانێکی بەم شێوەیە هەیە بەداخەوانێ. ئەمڕۆ چالاکیەکەتان بریتیە لە چی بۆچی گوڵی سوورتان هێناوەتە سەرم گۆڕانە؟ گوڵی سوور دیارە گوڵی سوور وەکو نیشانەی خۆشویستنە. ئێمە ئافرەتمان خۆش ئەوێ ئێمە ژنانمان خۆشێ ژنان واتە ژیان لەبەر ئەوە ئێمە هێناومانە و هەمیش بۆ ئەوەی کە ئاوڕێ لەمانە ڕاستە ئێستا لەوانەیە خەڵکانێک پێمان بڵێن ئەوان تازە مردوون بەڵام ئەی ئێمە نابێت ستۆپێک بکەین بەو ئەقڵیەتانە. ئێمە بۆ ئەوەمانە کە ستۆپێ بکەین بەو ئەقڵێتانە کە ئیتر چیتر بە ناوی ناموسەوانێ ژنان نەکوژرێن و ئێمە یعنی وەکو ڕەمزی وەفا و خۆشەویستی دیارە زۆربیان لەسەر خۆشەویستی لەوانەیە کوژرابێتن لەسەر پەیوەندیەکی زۆر زۆر ئاسایی نامەنووسینێک بۆ خۆشەویستی ئەمانە بوونەتە قوربانی بۆیە ئێمە گوڵی سووریشمان هێناوە. سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەسەرکردنەوەی ئەم گۆڕستانە وەکو ژنێک منیش لێرەدا هاوخەمی خۆم بۆ ئەم گۆڕستانە دەردەبڕم. دیارە ئەوەی کە ئێستا دەیبینن گۆڕستانی ژنا بێناونیشانەکانە لە شاری سلێمانی دیارە وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەم گۆڕستانە ساڵە هەیە لە شاری سلێمانی هەیە زۆربەی ئەو گۆڕانەی کە لێرەدان گۆڕی ئەو ژنانن کە بە بیانووی جیاواز لەلایەن کە سوکاری یاخود کەسانێکەوە کوژراون کە زۆر جار بەوە ناودەبنرێتکە و ژنانە لەسەر شەرف کوژراون بۆیە کە سوکارەکانیان ئامادەنین تەنانەت تەرمەکانیشان وەربگرنەوە. لە ئەنجامدا شارەوانی سلێمانی هەستاوە بە ناشتنی ئەم گۆڕانە لە 25 نۆڤەمبەری ساڵی پاریشەوە. دیارە وەکو هاوخەمیەک و پێزانینیەک بۆ ئەم گۆڕانە دیارە لەلایەن جەگری سەرۆکی حکوومەتەوە ژمارەیەکی کێل بۆ ئەم گۆڕانە دانراوە و لە ئێستاشدا پرۆژەی ژن ژیانە مەیکوژە ئەمڕۆ گوڵی سووری هێناوە بۆ سەر ئەم گۆڕانە لێرەدا بەم شێوەیە یادی 8 مارسیان کردوتەوە.
تسلم والله تسلم. فلوس تمام.